سوبای جێژی نەورۆز لە هەموو کوردێک دەکەم لە هەموو کوردە خۆشەویستەکان لە 4 پارچەی کوردستان. هیوادارم ساڵێک بێ پڕ لە خۆشی پڕ لە ئارەزوو و ئومێد بۆ هەموو لایەک. هیوادارم هەوڵاتیانی خۆشەویست کاتێک دەچن بۆ سەیرانکردن ژینگە بپارێزن ئاگایان لە وڵات بێ وڵاتێکی جوانمان هەیە بە هیوای نەورۆزێکی خۆش بۆ هەموو لایەک ساڵێکی پڕ لە خۆشی تەمەندێش بۆ هەموو عەزیزان. سەرەتا جژنە پیرۆزە لە تەواوی کوردستانیان و تەواوی کوردێک لە هەر کوچەیەکی ئەو سەرزەمینە دەکەم وا زۆر خۆشحاڵم کە ئەو جەژنە جەژنێکی جیاواز لە تەواوی جەژنەکانی تر بەهۆی سەرەتای ئەوەی پاراستنی ئاسایشی هەرێمی کوردستان لە حکوومەتی هەرێم گرتووی ئەستۆی خۆی ئاسایش بەرقەرارە لە هەرێمی کوردستان ئاسایش سەخامجی لە هەرێمی کوردستان. گروپە سیاسیەکانمان بە یەکگردووی زۆر جوان ئاگایان لە یەک بێ بەڕاستی خەڵک زۆر ڕخناگرن لەوە کە گروپەکانمان یەک ناگرن گروپەکانمان ئەبێ یەک بگرن ئەبێ بە یەکگردووی کوردستانێکی ئاوەدان کوردستانێکی جوان کوردستانێکی لە دنیا بەناوبانگ بێت.